ساڵتان لەبێ و کاتان باش بینێران شاپێز لە گەڕێکی کوردستانم لە شاری کەرکووک لێرە لە دەسەڕاستم ژمارەیەک ماڵی کورد هەن کە کامێرەکەم نیشانیدا ئەم ماڵە کوردانە لە ناو یەک خانوودان وەکوفان باسەکەن ئاوارن و لە دوای ساڵی 2023 گەڕاونەتەوە شاری کەرکووک بەڵام لە ئێستادا لەلایەن هێزە عێراقیەکانەوە لەگەڵەوەی بینای تەنیشتیان کە بینای ئاسایشی کۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە لە دوای ڕۆژەکانی 16 ئۆکتۆبەرەوە بینای سەرەکی لیوای شەخصیەتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بوو و ئێستا بەپێی ئەو ڕێکەوتنێکەوە کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هێزە عێراقیەکان بینای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک چۆڵ دەکرێت و بەپێ زانیاری هەیە بینای ئەنجومەنی سەرکردایەتی چۆڵ دەکرێت و دێتە نێو ئەو بینایە تاوەکو ماوەیەک و هەروەها بۆ پاراستنی ناوچەکە لە ئێستادا بە دیوار ئەیانەوێ ئەم شەقامەی کە ئەگەر هاوکار بێتەوە ئێرە دیمەنەکە بگوازێتەوە بە دیوار ئەم جادەیەکی سەرەکیە بە بیانووی پاراستنی خوان ئەم جادەیە بە دیوار وەکو لە دیمەنەکە دیارە بە دیواری گەورە جادەکە دابخان وەکو خوا باسەکەن ئانە ئارامی خۆیان پارێزنوە بۆ ئەو مەبەستەش داوای کردووە کە ژمارەیەک ماڵ لە کەرکووک چۆڵکەن کە لەناو ئەو خانووەدا 4 ماڵ بژین من ئێستا یەکێک لە دانیشتوانی ئەو خانووەم لەگەڵا ئەم کاتە باش ڕاستەخۆ لەگەڵبین ئەمانێ بزانین چیە پێداین ئەم خانووە چۆڵکەن وە بۆچی شكي بخيراتنا نكين والله لواي شخصية على أساس سبب قائد عملياتي كركوكا قائد عمليات شغلك هذه دايرة اللي أبي مالي تيانا بيها شو دوري سيادتكم هاي يرشوني قائد عمليات يعني شوني مالي خلقه يرشوني مالي خلقه ملا 2003 وحاتي دايرة ليرة نشتجين عرض بو كردمانة تخانو هم بيشان بيش مرقية كمانجي 500,000 خانو كم تواو كدوا إستعجال بريالي قائد عمليات شو دوتان ديواركين أتلك شو هات شو كان لك شو أرون كيف فتانا أقاداتان مال كدوتوا يمش دو مانجا شيء تمال بند شيء مكتب سياسية شيء بربرساني كد من همو أقادار كدوتوا هيز بربرسية شيء كرد تا إستعجال نهات الجواب لسبب براستي يعني كارثات يكلم كركوا قومية اشتوا هرنية كرد صلاتي نما ونابي أوها بيت كرد شو نبي سطح شخصي دانشتني كركوك بك بيانيت بوشي ويا تصرون لك نابكين نابي تشي يعني شارع سرك لا أوانا ينسر خد براسي وزعك باجنية كاكا شوار عائلين وشبرين خانو مانية يلانيك ما حد شونك مانية بيش لناوي تاني شجيبين دەستخۆش منەمە دیمەنی زیاتری خانوەکان بگازمەوە ئەگەر هاوکارم دیمەنی ناو خانوەکە بگازێتەوە لەم ریزەدا کۆمەڵێک ماڵ 4 ماڵەنێنی ئەم خانوەدا ئەژین مامەکیان ئەمەوێت ئەم کاتۆ باش ئەمەوێت وەکو دانیشتوویەکی یەکێک لەم خانوانە وەکو سەرۆک خێزانێک باسیەوە بۆکەیت ئێوە لە دوای کەەوە ئەم بڕیارەتان بۆ دەرچووە ئێوە چیتان کرد یعنی هەڵوێستان چی بوو یعنی حکوومەتی یعنی هێزە کوردستیەکان حزب لایەنە کوردیەکانتان ئاگادار کردەوە ئەوان چییە بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەین وەڵی دوای ئەم وەزع ئێمە ئەوە چینە مایەکە هەرچێ مەڵبەند دەکەین هەرچێ مەکتەب سیاسیەکەکەین هەرچێ لای هەڵکەوتەکەی ئاسایشی گشتی تا ئێستاکەیە هیچیا بۆمان نەکردو هەر لێن باشە و بڕون بۆ لای عەدنان و کاغرێ بووە ئەوانیش تا ئێستاکە وا تۆزە هەنە قسەی لەگەڵیان ناکردووە بەس تا ئێستاکە هیچ شتێکیان بوو ئێمە نەکردووە ئێمە جوا چاوەڕێمانە چاوەڕێ ئەوانمانەوە بەتەمان دەرماکەن لێرە لێرەش بچینە کوێ ئێمە هەمووان خارجی ئەوە عەرزمانێ لەم کوردستانە لەم عێراقە ئەمەمانەیە ئەمانەش ئەو کاتە بە ئەمری سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی لێرە کردمانتە خانوو یانەوە پرسیاری ئەوکەم ئێوە پێما بێ ئەوە ئاوارەکانی هەولێر سلێمانی لە دوای ساڵی 2023 هاتوونەتەوە ئێوە لە سەرداوای حەزب کوردیەکان هاتەوە بەڵێ ئێمە هاتینە لە سەر داوای پارتی وێکێتی ئێمە هاتینێتەوە بۆ کەرکووک پیانە ئێوە بڕۆن ئێمە دیفاعتان یەکەین لە کەرکووک بەخوا خانووم هەبوو لە سەمسەمال فرۆشتم بۆی بێمەوە کەرکووک ئێستاکەش کەس سوالمان لێ ناکە دەستخۆش من ئەمەوێت دیمەنی زیاتری ئەم ناوە بدوێنم داگەیانم کاتەوە باش ئەگەر وەکو
ئەگەر قسم بۆکی لەباری کێشەکانتان ئێوە داواکاریتان چێ وەکو دانیشتوانی گۆڕەک؟ ئێمە بەخێر بێن سەر چاوم ئێمە داخوازیمان ئەوەیە 4 مارین لەم حەوشەیە نازانم لە ساڵ و ماڵ 18 ساڵە هاین ئەلێرە خانومان کردووە ئەوەی هەمان بوو داماندا ئەم خانگانە عەرز بووە ئێستاکە 4 دەورمان دیوارەکەن من خۆم باوکم شەیدە کەس و کارم شەیدە مامەم گشتی شەیدە ئێستاکە لێرانە دەرمانەکەن هیچ جێیەکمان نییە بڕۆین داوا لە حکوومەتی هەریەمەکەم بێن بەهانامان ئەم هەموو پەرلەمانتارە هان لێرانە لەگە تەلەفۆن قسەمان بۆیان کرد جوابمانیان داهاتەوە بەس نەهاتوونە بەهانامانەوە پەرلەمانتاریان نەهاتووە بڵێ ئێوە کوردن لێرانە چیتانەوێ ئێمە دەرەکەن لێرانە بەیانی و دوو بەیانی وردە هەموو ماڵەکان دەرەکەن ئاینی وەک سەدام چۆن سەدام حوسێن خەڵکی تەحیلە کرد و دەرەکرد و ئەمە زینگە چاڵ نییە ئەمە نگورە سەلمان نییە 4 دەورمان دیوارەکەن هەتا ئەوسەر ئێمە لێرە چی بکەین بە کۆتەر هەرسین دابەزین بڕێ عایلەن لێرانە داوا لە حکوومەتی هەریەمەکەم داوا لەم پەرلەمانتارە کوردانەی کەرکووکەکەم بێن بەهانامانەوە زۆر سپاس ئەم کاتە باش تۆ وەکو گەنجێک لەم خانوەداژی ئەمەوێت باسی ئەوم بکەیت ئێوە ئیداری پارێزگایکردتان ئاگادار کردێتەوە لەم حاڵە ئێمە تا سەیداری پارێزگای کردو ئاگادار نێ بەڵام ئەوەی بەرپرسە لەم شارەیە ئێمە ئاگاداریانمان کرد و پێیانمان وتووە ئەو بە هەموو بەرپرسانی کوردمان ڕاگەیاندووە زۆر کەسیانمان ئاگادار کردو تەنانەت ماڵبەند و مەکتەب سیاسی و هەموو کەسێکمان ئاگادار کردوێتەوە کە ئەمە حاڵمان ئاوایە مایە کە زیاتر ئەمانە وەکو سەردەمی بەعەز هەر ڕۆژ و دوانمانەکەن بۆ ناو مەقەرەکە ئەبێت چۆریکەن ئەو ئەمە سیاجەکەن ترێوکەی خۆتانە نە کتابی ڕسمیان پێ لە وزارەتەوە نە هیچ شتێکیان پێیە ئەڵێ تەنها ئەمرێکەوە بێ ئێمە ئەم سیاجەکەن و سزدانەکەن ئەمە سەردەمی خۆی لە تاریب بەترسان لە دەیەکان بوون دەیەکانمان وێرانە کرا ماڵمان کاولە کرا لە ڕاومانیانە خانومان چەند جار وێران بۆ کار بوون ئێستاش لە کەرکووکی نەفسی شیر ئاینەن ئەمە تاریبی پێڵن ماخونی ئەمە پێی سەرخێزانین لەناو ئەم حەوشەیە ژین 4 ماڵین بە ڕەنگی شانی خۆمان چەند ساڵە ئەوەی چەند ساڵە پارێک کۆکەینەوە ئەلێرە ئەم خانوانەمان دروست کردەوە بە ئەمری ئەنجومەنی مەحافزە وەختی خۆی ئێمە ئێرە خانومان کردووە ینی نە تەزاوزێکمان نەبێ بێ ئەمریەکمان کردووە ئەمە ئەمرە کراوە بەڵام ئەمان بەبێ کتاب بەبێ ئەمر ئەڵێ ئەلەسازە ئەمە ئەمری قایدقوادی کەرکووکە ئایا گەر ئەمە ئەمری تۆ علی فەرەجی ئەگەر ئەمری تۆوە وەرە جواب لە سەرمان چۆنە بێ 4 ماڵ سەرگەردان بکەیتە دەرەوە بگەرە سەرجادا ئێمە داوا لە بەرپرسانی کوورد دەکەین داواکەین ئەندام پەرلەمانەکان سبەینی ئێمە دەرکراین لێرە هەموو کەسێ دەرەکەن لێرە ئەگەر بۆ ئەمە بێدەنگ بن بۆ هەموو کەس بێدەنگە بن ئەوە دیلان غەفورە جیرانمانەوە تە پشتیان بە پشمانەوەیە تا ئەسە ناتۆ لێمان بپرسێتەوە لێ بۆ دەرەکرێن چەند ئەندام پەرلەمانت لەم کەرکووکە هەیە خۆمان هەمومان پێشمەرگەین کەس و کاری شەهیدین یعنی نازانم بۆ چۆ بڕین ئێمە لەبەرپرسی کورد زیاتر لێرە چیمانەیە ما داوا لە سەرکردایەتی کوردەکەین بەبێ جیاوازی داوا لە سەرۆکوەزیرانەکەین داوا لە حکوومەتی عێراقیەکەین وەربەرپرسانی هەموو عێراق حەلێ بۆ میلەتە بدۆزنەوە ئێمە میلەتی کوردین داماوین داوا لە بەرپرسانی کوردەکەین هیوادارم بەدەنگمانەوە بێن هەمێکمان لێ بخۆین بەم زستانە بەم سەرما و سۆڵەیە بۆ چۆ بڕۆین نە جێیەکمانەیە نە ڕێیەکمانەیە نە حاڵیش هەمومان کەس کاری شەهید و پێشمەرگەین کوردین لەم شار بۆ ڕۆژ لە ڕۆژان جۆمان لێ نەبوو لە شوێنێتر کەسێتر دەرکرێ بۆ ئیلا هەر مە کورد نەکبەت بۆ لەمو شوێنێ بۆ ئێمە ئیلا بێتە نەکبەتی و ملەتی کورد بۆتە نەکبەتی حتا مان بۆ بێ ئێمە بیرمان لای تعریفکردن و دەرکردن بێ هیوادارم بەرپرسانی کورد ئەم دوانە دەنگمان بێت و بێن بەهانامانەوە و کەمێکمان لێ بکۆن و بەدەنگ مشکلەکەمانەوە بێ و دەستا خۆش بێ بەخێر سپاسەکەی ئەگەر هاوکارم دیمەنی خانوەکان بگوازێتەوە خانوەکان شێوازێکی ینی چۆن بڵێم شێوازێکی کۆنی هەیە کە بەشێکی لە پشتەوەش وەکو لە دیمەنەکە دیارە بەشێکی دیواری حەوشەکەشیان ڕووخاوە بەهۆی کۆنی خانوەکانەوە بەڵام ئەوانە تاوکو ئێستاش ئامادەن لەم خانوەدا دەبژین وەکو باسم کرد ئەمانە 4 ماڵن کە لە نێو یەک خانوودا دەژین لە گەڕەکی کوردستان تەنیشت بینای کۆنی ئاسایشی پارتی کوردستان کە ئێستا وا بڕێنە لە داهاتێک نزیکدا بینای ژووری ئۆپراسیۆناڵ بەشەکان بگازێتەوە بۆ بینایە هەروەها ئەم کێشەیە لە کاتێکایە کە ماوەیەکە دانیشتوانی گەڕەکی کوردی سێجە لە شاری کەرکووک کێشە ئەوان هەیە کە لەلایەن ئیدارەی پارێزگای کەرکووک کۆمپانیای نەوتی باکوورەوە داوایان لەسەرکراوە کە پێویستە ماڵەکانیان چۆکەن لەبارەی ئەم کێشەوە و لە چەند ڕۆژ ڕابردووشدا کێشەکان گەیشتە دادگا و بە پێی بڕیای دادگا پێیان کراوە کە پێویستە خانوەکانیان چۆکەن